دۆناڵد ترەمپی سەرمایەدار و بازرگان دیاردەیەکی زۆر جیاوازی هەیە لە شێوازی سیاسەتکردنی هەموو سەرۆکەکانی ئەمریکادا. زۆرجار بە پێچەوانەی شرۆڤەی سیاسی و پێشبینی توێژینەوەکانی ئەو بوارە مامەڵە لەگەڵ ڕووداوە سیاسیەکاندا دەکات. هەر بۆیە لە ناوخۆی وڵات و دەرەوەیشدا بووەتە کەسایەتێکی سەرنجڕاکێش و جێگەی مشتومڕ. لەوەتەی ترەمپ بووەتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان بۆ دەستەبەرکردنی سیاسەتە ڕاگەنراوەکانی لەوەی ناوی ناوەبەر لە هەموو شتێک ئەمریکا بۆ ئەوەی هەموو جیهان بخاتە خزمەتی وڵاتەکەی هەموو جۆرە ڕێگەیەک دەگرێتە بەر باوەکو پێچەوانش بێت لەگەڵ یاسای نێودەوڵەتی و ئەو سیاسەتانەی سەرۆکەکانی پێش خۆی واژۆیان لەسەر کردووە. واتە زۆر ئاساییە لە هەموو ئەو پرۆتۆکۆڵانی بە پێچەوانەی قازانجی ئەمریکای دەبینێت پاشگەز ببێتەوە و ئەوە بخوازێت کە دەیەوێت. بۆ ئەم مەبەستەش وەکو سەرمایەدارێک دەزانێت جەنگ و کوشتار سەرمایە و وەبەرهێنانی وڵاتەکەی دەخاتە مەترسیەوە بۆیە نایەوێت ڕێگەی جەنگ بگرێتە بەر. بەڵام ئەو پەڕیتوانەی سەربازی و هەژمونی ئابووری وڵاتەکەی بەسەر ئابووری جیهاندا بەکاردەهێنێت بۆ گوشار خستنە سەر نەیارەکانی بۆ ملکەچکردنیان بەوەی مەرجەکانی وڵاتەکەی قبوڵ بکەن. ترامپ دەیەوێت لەو پێگە بەهێزەوە دیالۆگ لەگەڵ نەیارەکانیدا بکات هەروەکو سیاسەتی گوشار خستنە سەر چین و کۆریای باکوور و ڤەنزوێلا و ئێستاش ئێران نەکەر نەیارەکانی تەنانەت زۆر جار بە ڕاشکاوی هەڕەشەی لە هاوپەیمانەکانی لە ناتۆ و یەکێتی ئەوروپاش کردووە بۆ ئەوەی پشکی خەرجیەکانی وڵاتەکەی بخاتە سەر ئەوان هەروەکو لە بودجەی ساڵانەی پەیمانی ناتۆدا بە ئەنجامی گەیاند و ئەندامانی ملکەچی خواستەکانی کرد. بۆیە چاودێرانی سیاسی بڕوایان وایە ئەوەی ئێستا ویلایەتە یەکگرتووەکان لە جوڵاندنی هێزەکانیدا دەیکات جگە لە نمایشێکی سەربازی هیچی تر نییە. مەبەستی ئەو پەڕی گوشارە بۆ ئەوەی بەرپرسانی ئێران پەیوەندی بە ژمارە تەلەفۆنەوە بکەن کە داوێت یە باڵۆزخانەی سویسرا لە تاران بۆ دەستپێکردنی دیالۆگ لەگەڵیدا. بەرپرسانی هەردوو وڵاتیش ئاماژەیان بەوە داوە کە ئەگەری جەنگ زۆر دوورە و بابەتەکە تەنیا گوشارە بۆ قبوڵکردنی مەرجەکانی ئەمریکا. ویلایەتە یەکگرتووەکان باش دەزانێت هەموو بنکە و بارەگەکانی فەرماندەیی ناوەندی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە ژێرمەودای موشەکە بالیستیەکانی ئێراندایە بە بڵاوپێکردنی سیستەمی دژە ئاسمانی پاتریۆت کۆنتڕۆڵ ناکرێت بە تایبەتی ئەگەر هاوکات سەدان موشک ئاڕاستی ئامانجا ستراتیژیەکان بکرێت. هەروەکو پارساڵ تەنیا بۆ موشکێکی بورکانی دوی حوسیەکان کە ئاڕاستی فڕۆکەخانی مەلیک خالیدی ڕیازی پایتەختی سعودیە کرابوو بە 6 موشکی پاتریۆت خرایە خوارەوە. بۆیە سوپای ئەمریکا لەو ڕاستیە باشتر تێدەکات کە بەر بە شەپۆلی موشکی ئێران ناگیرێت بە تایبەتی موشەکە خۆماڵەکانی حەماس و جیهادی ئیسلامی کە بە شەپۆل ئاڕاستەی ئیسرائیل کران. زۆر بەسانایی شکستیان بە سیستەمی سۆپەری ئاسنینی ئیسرائیل هێنا و ناتانیاهوی ملکەچکرد جەنگی ئەمجاری کەرتی غەزەب بە خێرایی کۆتایی پێبهێنێت. جگە لەوەش داخستنی گەروی هورمز بۆ ماوەیەکی کورت گەورەترین زیانی کەمەرشکێن بە ئابووری جیهان دەگەێنێت کە ئابووری ئەمریکا وەکو بەهێزترین ئابووری جیهان گەورەترین پشکی زیانی بەردەکەوێت کە پێشبینی ئەو زیانە ناکرێت. بۆیە ترەمپ وەکو سەرمایەدەر لە هەمووان باشتر لەو مانایە تێدەگات. بەڵام وەکو هەمیشە ترامپ بەم نمایشە داوای تێچوونی دەکات لە سعودی و دەیکاتە منەت لەسەری کە لە پێناوی پاراستنی ئەواندا ئەم کاری کردووە. جەنگ لەگەڵ ئێراندا بۆی هەیە ڕاستەوخۆ ببێتە جەنگی ئێران و حیزبوڵا لەلایەک و ئیسرائیل و ئەمریکاش لەلایەکی تر کە ئەو جەنگە تەواوی ناوچەکە دەگرێتەوە لە ئاسیای ناوەڕاستەوە بۆ دەریای ناوەڕاست کە ئەمریکا ئەوە 6 گەڕی دانووسانی لەگەڵ بزوتنەوەی تالیبان بە ئەنجام گەیاندووە بۆ خۆ دەرباسکردن لە جەنگی ئەفغانستان. ئایا دەتوانێت جەنگێکی وێرانکەر ئەنجام بدات کە ئابووری و سەقامگیری هەموو جیهان بخاتە مەترسیەوە؟